وەڵەوە کاماژەمان پێکرد شاندێکی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ئەمڕۆ لە بەغدایە لەگەڵ هاوپەیمانی دارەی دەوڵەت و لایەنە سیاسەکانی عێراق کۆ دەبێتەوە. نیگەرانیەکانی پارتی دەگەێنێتە بەرپرسانی بەغدا سەبارەت بە ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا، جێبەجێکردنی یاسای بودجە، کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەندیدار بە نووسینەوەی ئاڕەشنووسی پرۆژە یاسای نەوت و گاز و کۆمەڵێک پرسی تر. هەرێمی کوردستان چ کارتێکی بەهێزی لەگەڵ بەغدا و عێراق پێیە وەم ڕێککەوتانە تا چەندە کاریگەریان لەسەر ڕەوشی داهاتوی عێراق و کوردستانیش دەبێت. میوانێکم لەگەڵ بەڕێزیان زیاترن بابەتە تاوتوێ دەکەم. ڕزگار ئەژی گۆران چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵمە. بەڕێز ڕزگارم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەشاندی مەکتەبی سیاسی پارتی ئەم ئێستا لە بەغدایە کۆمەڵێک کۆبوونەوە ئەنجام دەدات. نیگەرانیەکانی پارتی لە هاوپەیمانی داری دەوڵەت و لایەنە شیعەکانی عێراق چییە؟ ئەمڕۆ چه پەیامێکی بۆ بەغدا پێیە؟ سڵاوتان لێبێت. بێگومان نیگەرانەکانی پارتی ئەمڕۆ نییە، ینی ئەمە مەسەلەیەکی تەراکمی ینی تەراکمی کردو چۆتە سەریەک هەر لە سەرەتاوە کە عێراق دروست بەوە لە دوای 2023 ڕوخانی ڕژێم عێراق لەسەر بنەمای بەو ئومێدە دروست بەوە کە بێ بە قەڵایەکی دیموکراتی لە مەنتیقەکە و دادپەروەری و یەکسانی و ڕەچاوکردنی تایبەتمەندیەکانی پێکهاتەکانی عێراق لەبەر چاو بگیرێ بۆی کە هەموو لایەک پێکەوە بتوانین سوود لە وڵاتە نوێ ببینین. بەڵام بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژە گەر ئێوە سەرستان نابێ ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو مەبادیئە دەستوریانی کە لە دەستورا هاتووە مادە دەستوریانی کە لە بەرژەوەندی کوردە نەجێبەجێ ئەکرێ نە ئەچێتە پێش نە هیچ ئیشی لەسەر ئەکرێ. دیارە لە میانەی ئەم کابینە گۆڕیانەشا ئەگەر بەبیرتان بێتەوە لە دوای 2018 ئەو دوای ئەوە 2021 لەو مسافەیە ئەزمەکانی بینی هەولێر و بەغدا زیاتر بوو. لە کابینەی سوودانیە لەسەر ئەوە ڕێکەوتن کە سوودانی بربژێری چوارچێوەی هەماهەنگی بوو، لەسەر ئەوە ڕێکەوتن دواوی کە سەدر کشایەوە دەنگ بدرێ بە کابینەی سوودانی لەسەر بنەمای ڕێکەوتنێک کە لە بینی پارتی و ئیطاری تەنسیقیا کرا و چەندانێکی تریش لە سوننا وەکو حەلبوسی و ئەمانە. ئەو ئیتیفاقی کە کراوە هیچی لێ جێبەجێ نەکراوە. تەنانەت ئەو مەلەفانەی کە ماویشن لە باتی بچێتە پێشەوە و ئەو دیرگا هاوبەشەی کە هەمانە لە ناویا بەرجەستە ببێ بە پێچەوانەوە وەکو یاساناسەکان دەڵێن ئەم یاسایە کە ئەگەر بڕیاری لەسەر برێ لە پەرلەمانەوە چەندین مین و تەڵەی بۆ کورتایە، یعنی ئەوەی کە ئەی خوێندنەوە. ڕاستە ئێستا بۆ چوونی هاوبەشەیە، بەڵام ئەو بۆ چوونە هاوبەشە ناگابەوەی کە تۆ ئەو مەبادی ئەساسیانی کە تەوافق و شەراکەت و مساواتە لەسەر ئەو بناغێتەوە لەگەڵیانە ڕێکەوتویت کە هیچی جێبەجێ نەکرێتەوە ناچاری شاندێک بنێری بڵێ سەبەب چی، ینی نیگەرانی خۆتیان نیشان بی بۆی بزانی سەبەب چی کەم شتانە جێبەجێ ناکرێت. باشە من ئەوەی معلوماتم هەبێ دەبوایە مەسەلەی مەلەفی نەوترا ئەستۆی سوودانی کە وایە لە 6 مانگی یەکەمە جێبەجێ بکە کاتە ئێستا هیچ کراوە. باشە بەڕێز ڕزگار پێت وایە چوونی ئەم شاندا و لێپرسینەوە لە چۆنیەتی مامەڵەکردنی حکوومەتی عێراق بەرامبەر بە ڕێککەوتنی هەولێر و بەغدا کاریگەری دەبێت. ئایا ئەم حکوومەتەی سوودانی ئەتوانێت بە شێوازێکی نەرمتر و دیپلۆماسیانەتر مامەڵە لەگەڵ بابەتەکانی هەرێمی کوردستان بکات، نە ئەو شێوازە توندوتیژەی کە لە حکوومەتەکانی ڕابردوودا هەبووە؟ بەڕێزم ئەم شاندا لەگەڵ سوودانی لەوانەیە هیچ کێشە نەبێت، سوودانی سەرۆکی حکوومەتە و ئەو جێبەجێکارە، بەڵام ئەو کێشانەی کە ئەهێنرێنەوە پەرلەمان و لە پەرلەمانە نایڵن مەسەلەن ئەو پرۆژە یاسانەوەکو پێویست کە بەرژەوەندی کوردی تیا تێپەڕێت، ئەمە ناوەندێکی بۆ خۆت هەست دەکەی ناوەندێکی دەسەڵاتی پشتەوەی حکوومەتی سوودانی هەیە، ناوەندێکی تری دەسەڵاتەیە لە پشتی حکوومەتەکەی سوودانیەوە بەوەی ئەو کت لە پەرلەمانیانەوەی کە هەن لە پەرلەمانە کێشە بۆ تێپەڕانی پرۆژەی یاسای بودجە ئەکرێ بۆ مەسەلەی کێشەی نەوت و غاز ئەکرێ. تۆ لە بیرێ نەچێت کوردستان هەرێمی کوردستان پێش بەغدا یاسای نەوت و غازی هەبووە، باشە ئێستاش عێراق یاسای نەوت و غازی نییە. ئێمە فروزە کە ئێستا یاسای نەوت و غازدا ئەندرێ دائڕێژێتەوە بەرژەوەندەکان و تایبەتمەندیەکانی کوردستانی تیا ڕەچاو بکرێت. باشە بەڕێز ڕزگار ئەو ناوەندە کێن بە دیاریکراوە لە یاساکانە هەوڵ دەدرێ کورد و هەرێمی کوردستان تەهمیش بکرێ و بچووک بکرێتەوە هەرێمی کوردستان. بەڵێ ئەو ناوەندە کی ئاراستەی سیاسەکانی عێراق ئەوانەی کە دید و بۆچوونی
بە بڕوای من دەستی دەرەکی هەیە، بە بڕوای من ئەجندای دەرەکی و دەرودراوسێ هەیە، چونکە بوونی حکوومەتی هەرێم بۆ دەرودراوسێکەش لەوانەیە ئەم کیانە و قوارەی کە هەیە زۆر لە بەرژەوەندی ئەموو ئەوانە بێ. ئەمە سەبەبە بۆ ئەوەی کە لە ڕێی ئەم حکوومەتەوەیە لە ڕێم ئەحزابانە سیاسیانی عێراقەوە هەوری ڕێگەگرتن بدرێت لە هەموو ئەو تایبەتمەندیاتانە کە ئەو بلایەنە دەستوریانی کە کورد هەیەی جێکراوەتەوە لە دەستورە. تۆ ئەگەر دەستور تەماشا بکەیت لە ئێمە لە 2005 وڵێن قەت لە هیچ شوێنێک لە دەستوری وا باش نەبووە لە عێراقا کە بەشێکی زۆر لە مافەکانی کوردی تیا بەرجەستە بۆ تیا دیاری کراوە. ئێستا بۆچی تۆ قوتی خەڵک بڕی خەڵک برسیەکەیت و ئۆباڵەکە شێخیتە سەر حکوومەتی هەرێم و پارە نانێری نەگەر پارە نانێری لا یەزال تەعریب لە کەرکووک و ناوچەکانی مادەی سەوسلا بەردەوامە، یعنی مەچ سیاسەتێکە لەگەڵ کورد دەکرێت. باشە بێم نیگەرانیە نەبگەینیتەوە ئەم شاندەش کە چووە ئیتیفاقاتی سیاسی بینی ئەحزابی لاقی بە حکوومەتی هەرێمەوە نیە زیاتر لەوەندەی کە پەیوەندی بەو ئیتیفاقەوە هەیە کە پێش پێکێنانی کابینەکەی سوودانی. باشە بەڕێز ڕزگار گوشارێک هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بەکردەوە مامەڵە لەگەڵ پێشێلکردنی مافە دەستوریەکانی لەلایەن عێراقەوە بکات. دوجار لە بیرتانە خۆتاندا بۆ پێکێنانی حکوومەتەکەی سوودانی هەر لە هەولێرەوە ئەم ڕێککەوتنانە دوای من ملانی تایەفی و سەربازی نێوان شیعەکان جێبەجێکرا و حکوومەتەکە سەری گرت. هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان چه کارتێکی بەهێزی لە دەستا ماوە بەرامبەر بە عێراق بتوانێت بەکاری بهێنێت؟ کارتی بەهێز باز لە مەسەلەی کشانەوە و شتی واکرێ ئەمانە گەڕێتەوە بۆ قەناعەتی قیادەی سیاسی کورد لە پرۆسی سیاسی عێراقی بکرێتەوە، بەڵام کارتی بەهێزی لە چوارچێوەی دەستور و قانونە ئەو مادە دەستوریانە کە هەن من بە قەناعەتی من ئەوە بڕێی شەخسی خۆمە ئێمە ئەم کێشانە بەعزێکی چۆن ئەو گرفتانەی کە ئێمە کە لەگەڵ ئەوەش بۆ هەرێمی کوردستان دروست کرا، بەڵام زۆری برانە محکەمە دەولەکان و مەسلەی نەوت و مەسلەی چی و چی ئەمانە زۆری برانە دەرەوە. ئەوە بینین من قەناعەتی کولیم هەیە کە محکەمەی ئیتیحادی لە عێراقا لەگەڵ تەنانەت تا ڕادەیە کۆمیسیۆنیش تەسیس کراوە ئەو بە بەڵگەشم هەیە، بەڵام ینی ئەو قەراراتانەی کە لە محکەمەی ئیتیحادیەوە دەرەچێت زۆربەی زۆری لە بەرژەوەندی کورد نییە و خۆی نادەستورین بەبێ گەڕێنەوە بۆ سەرچاوە دەستوریەکە. باشە ینی هەستەکەی تۆ هەستەکەی ئەم قەراراتانی محکەمەی ئیتیحادی لە بەرژەوەندی کورد نییە. باشە کورد ئەگەر هەرێمی کوردستان ئەگەر کێشەی هەبێت داوای هەبێ بیباتەوە ئەو محکەمەی ئیتیحادیە مە بڕوای من سەرکەوتوو نابێت. لەبەرەوە ئەگەر هەر نەگەینە نەتیجە قەناعەتی من وایە بڕوای من وایە ئەم کێشانە وەکو مەلەفێکی ئامادەکراو بخرێتە بەردەم محکەمەیەکی ئیتیحادی لایەنی سێمی دەولی لە مەوزوعا بێت، چکە ئێمە کیانێکی دەستورین، هیچ هێزێک نیە ئەم کیانە هەڵوەشێتەوە لا لە ڕێی دەستور خۆیەوە نەبێت، واو دەستورەش هەبێ خەڵک دەنگی لەسەر بە فڵان حیزب و فیسار حیزب و فڵان کابینە ئەم کابینە، بەڵام ئەکرێ ئەزێتێ بن ئەکرێ فشارێ بخەنە سەر ئەکرێ تەحجیمەکەن تەهمیشەکەن، وەلی ئەم کابینێ بڵێ بە ئیمزایەک هەڵەوەشێتەوە شتیوانە ینی بە کەس هەڵناوەشێتەوە ئیلا لە ڕێی دەستورەوە نەبێت. کەوابوو ئێمە مادام ئێمە لە دەستورا وجودمان هەیە ئێمە هەر ڕێگە دەستوریەکە بگرینە بەر بۆ جێبەجێکردنی ئەو ئیتیفاقانە بە بڕوای من کارێکی باشەکەی. بەڵێ بەڕێز ڕزگار ئەژی گۆران چاودێری سیاسی زۆر سپاس لە بژاردەی تر ئەوە ببوورە بژاردەی ترەوەی ترەمێنێتەوە لای سەرکردایەتی سیاسی کورد. زۆر سپاس بەڵێ بەڕێز ڕزگار ئەژی گۆران چاودێری سیاسی سپاس کە میوانی کوردستان 24 بووی.